بۆیە حەقی خوا بێ پێش بخرێ ئیاکە نەعبود ئەمە حەقی خوایە حەقی خوا زووتر وتی زووتر فەرمووی ئیاکە نەعبود خوایە تەنها تۆ ئەپەرستین ڕاستمان کردووە لەگەڵ ئەم قسەیە تەنها خوامان پەرستووە یاخود ئەگەر وامان تەسەور کرد بێ ئەگەر نەبین بە مۆزەفی حکومەت لە برسا ئەمرین یاخود ئەگە فڵان کەس نەبێ ماڵمان وێرانە بێ یاخود ئەگە فڵان دکتۆر نەبێ ئەڵێ دکتۆر وەڵا ئەگەر تۆ خوا نەعبود بالله من چیم لەگەڵ خوای گەورەی حسابم بۆ بکەیت من چیم بم بخەیتە ڕیزی خوای گەورەوە خوایە من بێبەریم لەوانەی کەم قسە ناکەن کاڵێ خوایە کاڵێ کاک دکتۆر کاڵێ مامۆستا کاڵێ بەرپرسەکەم کاڵێ مدیرەکەم بەڕاستی ئەگەر تۆ نەبوویتایە ئاوا ئاوم لێهات ئەمە ئیستیعانیتیان نییە ئەمە خوات لە هەموو شتێ بردە دەرەوە لەبەرەوە تکام وایە لەگەڵ ناوی ئەڵڵایە ناوی یەک کەسی تر نەبن چکە تۆ ئەڵێ ئیاکە نەستەعین خوایە تەنها پشت بە تۆ ئەبەستین و تەنهاش تۆ ئەپەرستین ئەم معنایە قوڵە بێتەوە ئەبێ هەموو جونگەکانی ژیانی ئینسان بگرێتەوە هەر کاتە ئینسان بەم ڕۆحیەتە لەگەڵ خوای گەورەیە تەعاملی کرد بەم ڕۆحیەتە لە خوای گەورە حاڵی بوو زانی ئەڵێ چی زانی ئیاکە نەعبود یعنی چی خوایە تەنها تۆ ئەپەرستین ئیاکە پێشخراوە بۆ ئەوەی کە بێ بەعداتێکی حەسر لە پێشەوە یعنی هیچ کەسێکی تر لەگەڵ تۆ شایانی پەرستن نییە و هیچ کەسێکی تر شایانی پشت بەستن نییە چونکە خوای گەورە فەرمێ وتەوەکل على الحي الذي لا يموت پشت بەو کەسە بەستە کە نامرێ چونکە هەموو ئەوانەی کە پشتی پێبەستی ئەمرن هەموو ئەوانەی کە دوێنێ پشتیان پێبەسترا واستەیان پێکرا ئەمڕۆ خۆیان لەژێر ئەتپاقی تەرایان لەژێر گڵان هیچ دەسەڵاتێکیان بۆ خۆیان و بۆ لاشی خۆشیان نییە کە کرمێکی پچکۆلە نەیخوا کە هەڵی نەوەشێنێ لەبەرەوە پشت بە کەسێ بەستە پشت بە خالقێ بەستە کە هەموو ئەمری ئەرز و ئاسمانی لە بینی کاف و نونێکایە لە بینی کون